والله من پێشمەرگە بووم کاتی خۆی پێشمەرگەیەکی کۆنی یەکێتی نیشتمانی کوردستانم بێدا بڕان لێبێ سڵاوی خوا لێبێ وەسە چۆنە والله ئێمە باشی نێوە چۆنە یاخوا باش ئێمە زۆر باش ژیان لە بەرزنجەیە چۆنە والله ژیان لێرە لە بەرزنجە یەک کۆمەڵ خەڵکی تایە فەرمانبەرن یەکەی سەر بە دەستگای حکوومەتی یاریمی کوردستان و ئاسایش و پۆلیس و ئەمانێت تای و کۆمەڵی خەڵکیشمان هەیە خەریکی حیوانداری باشە چی ئەەکەیت والله من پێشمەرگە بووم کاتی خۆی پێشمەرگەیەکی کۆنی یەکێتی نیشتمانی کوردستانم بێدا بڕان ئێستا شەر بەردەوام بووم لەم فترەیە تەقاوت کرام ئەرەوەڵا لێرە لەدایک بووی بەڵێ مەڵە لێرە لەبەر چەندێکیشە لێرە دانەبڕاوی هەر لێرە حەدا نەبڕاوم و هەل لێرە لە ئینتیفازەکەەوە هاتووینێتەوە من هاتوومەتەوە ئێرە لەسەر و خانومان کردبووە تر بەهیمەتی بەڵێ 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 ئارەوەڵا هەر لێرە چەند مناڵتەیە وڵا پێنجمێ پێنجتەیە بەڵێ زەواجیان کردو ڕۆشتونێتە ماڵی خوانیا بچووکە دوانیا کچێکیان شووی کردووە دوو کوڕیشیانم ژنیان هێناوە دوانیانم ماوە یاخوا کاک حاجی پرسیارێکمان هەیە بەڵێ پرسیارەکەمان ئاینی ئەگەر وەڵامەکە زانی ئەبیتە خاوەنی خەڵات بەڵێ کەم سوورەتی قورئانی پیرۆز دوو جار بسم الله الرحمن الرحیمی تیا هاتووە دوو جار بەڵێ قل هو الله أحد هەڵەیە حەزەکەی با من هێنە بەمێ هەڵبژاردەوە بەمێ بەڵێ پێفەرم کاراسانی نابوو باشە کاراسانی بۆکەم بۆی وەڵامەکە بزانی یەکەم سوورەتی فاتیحە دووەمیان سوورەتی نەمل سێمیان سوورەتی ئیخلاس چوارەمیان سوورەتی بەقەرە سوورەتی سیانە چی چوار هەڵبژاردنم پێیاوی چوار دانەیەکم پێ بڵێ سوورەتی فاتیحە سوورەتی نەمل سوورەتی بەقەرە سوورەتی ئیخلاس سوورەتی فاتیحە هەڵەیە هەڵەیە بەخوایتر ئاسی زانیارە ئاینەکانت چۆنە بەگشتی والله ئاینەکانم خراپ نییە باشم بەس باشی ئارەوەڵا بەس دەدی تۆ فەرمووی زۆر بە حکومیوە کە شەهادەم نەبووە حکومی پێشمەرگایەتی نەمخوێنیوە کەم قەینا هەڵبژاردنێکی تریشم پێ بڵێ بەڵێ لە بینی تۆ وتت سوورەتێ وتە سوورەتی فاتیحەوانیە ئەو سوورەتی فاتیحەمان لابەر سوورەتی ئیخلاس سوورەتی بەقەرە سوورەتی نەمل بەقەرەیە بەداخەوە هەڵە دەستە خۆشە زۆر سپاس بۆتە سپاسی تۆکەی دەست